بیندرانی هێژام کاتان باشوور لە بەرنامەیەکی نوێی ئاکتوێلەوە بەیەکەوەین بۆ شرۆڤەکردن و قسەی زیاتر لە سەر بابەتە گەرمەکانی ڕۆژ و ئەو هەواڵە گرنگانی کە لە چوار بەشی کوردستان و دەرەوەی کوردستان و جیهاندا دەگونجێت ڕوودەدات و ئێمە لێرەدا شرۆڤەیان بۆ دەکەین. سەرەتا ڕووداکەینە باشووری کوردستان و لەوێ لە ڕۆژاوای شارۆچکەی خورمات و چەتەکانی داعش هێرشیان کردە سەرهێزەکانی پێشمەرگە و دوای نیو کاتژمێر شەڕکردن هێرشەکە تێکشکێنرا و دوو پێشمەرگەش گیانیان بەخت کرد. کاتژمێر 11 شەوی ڕابردوو چەتەکانی داعش لە سنووری ڕۆژاوی شارۆچکەی خورمات و سەر بە پارێزگای سەلاحەدین هێرشیان کردە سەر سەنگەرەکانی پێشمەرگە. فەرماندەی هێزەکانی پێشمەرگە لە هەرێمەکەوە ڕایگەیاندووە کە هێرشەکەی داعش بۆ سەر سنووری ناوچەی زەرگەی ڕۆژاوای شارۆچکەی خورماتوو بووە. دوای نزیکەی نیو کاتژمێر شەڕکردن هێزەکانی پێشمەرگە هێرشەکەیان تێکشکاندووە. ئاشکراشیان کردووە کە لەو شەڕەدا دوو پێشمەرگە گیانیان بەخت کردو و 6 پێشمەرگی تریش بریندار بوون. بەڵام تا ئێستا نازانێت چەتەکانی داعش زیانی چی بووە. پێشتریش لە ڕۆژی 18 ئایار چەتەکانی داعش هێرشیان کردوتە سەر پێشمەرگە لە ناوچەی زەرگە و هێرشەکەیان تێکشکێنراوە. هەمان ڕۆژ هێرشێکی چەتەکانی داعش لە میحوەری خورمات و تێکشکێنرا و لە ئەنجامدا 5 پێشمەرگە و فەرماندەیەک بریندار بوون. بەڵێ بینرانی هێژا بۆ زیاتر زانیاری وەرگرتن ڕوودەکەینە باشووری کوردستان و لە کەرکووکەوە سۆران محەممەدمان لەگەڵدایە. سۆران ئەم کاتان باش و دەمانێت دوایین زانیاری هێرشەکەی شەوی ڕابردووی چەتەکانی داعش بۆ سەر پێشمەرگە لە خورمات و لە ئێوە ببیستین. بەڵام کاتێەوە بینرانیش باش جارە شەوی ڕابردوو کاتژمێر 11 شەو چەتەکانی داعش لە سنووری دوو گوند لە ڕۆژاوای شارۆچکەی خورمات و هێرشەکەنە سەر هێزەکانی پێشمەرگە. دیارە هێرشەکە لە گوندی حلێوە و گوندی زەرگە بووە. پاش نیو کاتژمێر شەڕ ڕووبەڕووبوونەوە تواندراوە هێرشەکەی داعش تێک بشکێنرێ و بەداخەوە دوو پێشمەرگە شەهید بوون، 6 پێشمەرگەی تریش بریندار بوو. بەڵام تاوەکو ئێستا زەرورزیانی چەتەکانی داعش نازانرێت. بەگشتی لە ئێستادا لەو ناوچانە دۆخ ئارامە و هێزەکانی پێشمەرگە لە سەنگەرەکانی خۆیان تفەنگیان بەرامبەر چەتەکانی داعش. بەڵێ بڕس سۆران باز لەوە دەکرێت کە لەو ناوچەیە دیارە کلێنێکی ئەمنی هەبوو، بۆشاییکی ئەمنی هەبووە و بۆ هەڵقۆستنەوەی ئەو بۆشاییە ئەمنیە ئەوە ڕوویداوە. ئەگەر ئێوە زانیاری زیاترتان لابێت لەسەر ئەوە. ینی بۆشایی ئەمنی تاڕادێک لەو ناوچانەیە بەدی دەکرێت، بەڵام دوای ئەوەی کە چەتەکانی داعش شاری مووسڵ بە تاوەتی خەریکە لەدەستدەن لە سنووری پارێزگای کەرکووک و خورمات و هەم لە حەویجە هەم لە کەرکووک جموجۆڵی چەتەکانی داعش شوی لە زیادبوون کردو و دەنگۆی ئەوە هەیە کە ژمارەیەکی چەتەی زۆر لە شاری مووسڵەوە دیزاین کرد بێتە سنوورەکانی حەویجە و خورمات و ینی ماوەی زیاتر لە 2 مانگە بە بەردەوام چەکدارانی چەتەکانی داعش جموجۆڵێکی زۆریان هەیە لە سنووری پارێزگای کەرکووک و سلاحەدین و دیالە و سنووری حەوزی حەمدین بە بەردەوام ناو بەناو پەلەماری سەنگەرەکانی هێزەکانی پێشمەرگە ئەدەن و شانە مستۆتانیان لە شاری کەرکووکە بەردەوام جموجۆڵیان هەیە. بۆیە بەرپرسانی ئەمنی و هێزەکانی پێشمەرگە باشدەوە ئەکەن تاوەکو حەویجە لە دەستی چەتەکانی داعش دەرنێزێت و کۆنتڕۆڵ دەبێتەوە دۆخی ئەمنی و ناوچانە بەناجێگی دەمێنێتەوە. بەڵێ سۆران ویستم پرسیار لەسەر ئەوە بکەم. پرسی ڕیفراندۆم ئێستاکە لە باشووری کوردستان بۆتە بابەتێکی ڕۆژەوی گەرم و لە ناوچەکەشدا بەتەنەت لە ناو وڵاتانی هەرێمیشدا قسە و باسی زۆری لەسەر دەکرێت. کەرکووکیش ئەو هەرێمەیە کە لە چوارچێوی مادەی 140 خۆی دەبینێتەوە. ئایا پرسی ڕیفراندۆم لەو ناوچەیە کە پێوتی ناوچەی کێشە لەسەرەکان بەتایبەت لە ناو کەرکووک ڕاو بۆچوونی خەڵک لەو بارەیەوە چۆن ئاگەریەوە بزانن؟ بەڵێ دیارە پرسی ڕیفراندۆم پرسێکی گەرم و ڕۆژێکی گەرمی باشووری کوردستانە. دیارە بەپێی ئەو ڕاگەاندراوە کە لای سەرپی ئەنجامدانی ڕیفراندۆم بڵاویان کردوەوە ناوچەکیشە لە سەرەکانیش دەکەوێتە چوارچێوەی ئەنجامدانی ڕیفراندۆمەوە. بەڵام بەگشتی لێرەدا دەنگێکی ناڕازایی زۆر هەیە بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم بۆ پێی کە سەرانی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕابردوودا نەیانتوانیوە جموجۆڵ و حرەکەتی باشیان هەبێت لە سنوورەکانی ناوچە کێشە لە سەرەکان. لە ئێستادا خەڵک بەو پێ گەرمەگوڕیکی وتویان نییە بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم. بەڵێ پێکهاتەکان لە ناو ئەو ناوچانەیە زۆرن، لە پێکاتی عرب لە پێکاتی تورکمان. بیر و بۆچوونی ئەو پێکاتانە وەکوی کە وەکو ڕۆژنامەوانێک مەسحێکی ئەوەتان کردەبێت چۆنە بینەوە؟
يعني بەگشتی سەرانی عەرەب و حزبە تورکمانەکان و لایەنەکانی تری خەیری کورد بۆ چوونێکی باشیان نییە دەربارەی ئەنجامدانی ڕێکراندۆم و خەڵکیش بەگشتی بۆ چوونێکی باشی نییە. ئەمان ینی بووکە ئەمەڵم بەڵام خەڵکی لەم ناوچانە زیاتر باز ئەگەن ئەدای حکوومەتی عراقی لە ناوچەکەش لە سەرەکان باشتر بوو زیاتر خزمەتی هاوڵاتیانیان کردو لەوەی لەماوەی 25 ساڵی حکومڕانی کوردیدا تاوکو ئێستا ئەمان بەڵێ دەنگ بۆ ڕێکراندۆم بدەن بۆ پێی کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکان ڕاستەوەڕ لەن حکوومەتی عراقی و سەرپەرشتێ باز لەوە ئەکرێت کە ئەمان بار و گوزەران و شێوازی ژیانکردنیان باشتر بووە لە ئەو دۆخە قەیرانی سەربەستی حکوومەتی هەرێمی کوردستانە بەگشتی لایەنە عەرەبیەکان و تورکمانیەکان هەڵوێستێکی خراپیان هەیە بەرامبەر ئەنجامدانی ڕێکراندۆم ئەوان داوا ئەکەن کە ناوچەکەش لە سەرەکان لەگەڵ هەرێما ڕێکراندۆم ئەنجام دەداتین. بەڵێ بەڕێز سۆران سپاس بۆ بەشداریتان سپاس بۆ ئەو زانیاریانی کە بە ئێمەتاننا لە کەرکووک و باشووری کوردستانەوە. بەڵێ بینرانی ێژا دوێنێ ئێوارە لە کۆبوونەوەیەکی داخراوی هەردوو شاندی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لە هەولێر کراوە بڕیاردراوە کە پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە. لەو بارەیەوە ئێمە دۆسیەکمان بۆ ئامادەکردون و دواتر قسە و باسی لەسەر دەکەین. دوێنێ سێشەممە شاندێکی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانی عراق دوور لە چاوی کامێرەکان لە هەولێر کۆبوونەوە و پاش کۆبوونەوەکەش یەکێتی لە ڕاگەیاندراوێکدا بڵاوی کردەوە کە لە کۆبوونەوەکەدا کۆمەڵێک بۆچوونی هاوبەشی مێژوویان ساغ کردوتەوە کە هەرە گرنگترینیان کاراکردنەوەی پەرلەمان بووە بە دەستەی سەرۆکایەتی فەرمی پەرلەمانەوە. بەپێی زانیاریەکان لە کۆبوونەوەکەی دوێنێدا پارتی پێشنیاری ئەوەی کردووە پەرلەمانی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی ئێستایەوە کارا بکرێتەوە، بەڵام بەو مەرجەی یوسف محەممەد تەنیا پاش یەکەم دانیشتنی پەرلەمان دەست لە کار بکێشێتەوە و کەسێکی دیکە لە بزوتنەوەی گۆڕان بۆ سەرۆکایەتی پەرلەمان دیاری بکرێت. لای خۆیەوە ئیسماعیل نامیق ئەندامی جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان ڕایگەیاندووە لە ڕووی مەبدەئیەوە بزوتنەوەی گۆڕان ڕازی نابێت بە مەرج پەرلەمان کارام بکرێتەوە، بەڵکو بزوتنەوەی گۆڕان مەرجی هەیە بۆ کاراکردنەوەی پەرلەمان. ئیسماعیل نامیق لەبارەی مەرجی بزوتنەوەی گۆڕانەوە بۆ کاراکردنەوەی پەرلەمان ڕایگەیاند کە مەرجیان ئەوەیە لە کاتی کاراکردنەوەیدا پەرلەمان بەم دەستە سەرۆکایەتی ئێستایەوە بەردەوام بێت و کێشەی سەرۆکایەتی هەرێمیش لە پەرلەمان چارەسەر بکرێت. وتیشی کێشە سەرەکیەکە کێشەی سەرۆکایەتی هەرێمە نەک سەرۆکایەتی پەرلەمان. وتیشی خەڵکی کوردستان دڵنیا دەکەنەوە بزوتنەوەی گۆڕان کێشە سەرەکیەکەی بیر ناچێتەوە کە بە بڕوای ئەو بریتیە لە چارەسەرکردنی سەرۆکایەتی هەرێم و جێگیرکردنی سیستمی پەرلەمانی لە هەرێمی کوردستان. هاتوونەتە بەردەم ڕێکەوتنامەکە و ئەو ئالیەتانی کە پێشووتر ئێمە کارمان لەسەر کردووە ئایا چۆن ئەم ئالیەتانە دابڕێژینەوە ئەگەر باشن باشتریان کەین ئەگەر بەڵێ بینرانی ێژا بۆ قسە و باسکردن لەسەر ئەو چۆنیەتی و میکانیزمی کاراکردنەوەی پەرلەمانی هەرێمی کوردستان و ئەو دەنگووی کە دوێنێ لە نێوان ڕێکەوتنەکەی یەکێتی و پارتیدا هەبووە بەڕێز ئیسماعیل گەڵاڵی پەرلەمانتاری پێشووی پەرلەمانی هەرێمی کوردستانمان لەگەڵدایە. بەڕێز ئیسماعیل لەم کاتتان باش. بەڕێز ئیسماعیل لەم کاتتان باش ئەگەر دەنجی ئێمە دەبیستن دوێنێ کۆبوونەوەی هاوبەشی یەکێتی و پارتی بەڕێوە چوو لەو کۆبوونەوەدا بڕیاری کاراکردنەوەی پەرلەماندرا و خوێندنەوەتان بۆ ئەو بڕیارە چۆنە ئێوە؟ بەڵێ بەڕێز ئیسماعیل باش بەڕێز ئیسماعیل ئەگەر دەنجی ئێمە دەبیستن ئێمە ویسمان لەبارەی ئەو ڕێکەوتنی یەکێتی و پارتی لە کۆبوونەوەکەی دوێنیاندا بڕیارداوە کاراکردنەوەی پەرلەمان و جێبەجێ بکرێت خوێندنەوەتان بۆ ئەو بڕیارە چییە ئێوە؟ سپاس. بەڵێ بەڕێز ئیسماعیل ئێوە دەنجی ئێمە دەبیستن؟ بەڕێز ئیسماعیل دەنجی ئێمە ئەگەر دەنجی ئێمە دەبیستن ڕاو بۆ چۆنی خۆت. بەڵێ بەڵێ باش
بەڵێ بەڕێز ئیسماعیل لە گەردەنجی ئێمە دەبیستن پێم وابێت بەڕێز ئیسماعیل لە پەیوەندیەکەی پسڕا لەگەڵ ئێمەدا بەڵێ بینرانی هێژا هەر لە باشووری کوردستان دەمینەوانێ و لە پاش سەردانیکردنی شاندێکی باڵای کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە کە بۆ ئامانجی ئەو سەردانیان پەیوەندیکردن بوو لەگەڵ پارت و لایەنە سیاسیەکانی باشووری کوردستاندا ئێستاکە بە سەردانێکی فەرمی لە باشووری کوردستانە لەو بارەیەوە دۆسیەکمان بۆ ئامادەکردن و پێکەوە دەیبینین. شاندێکی باڵای کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە بەمبەستی گفتوگۆکردن لەسەر یەکڕیزی و ئامادەکاری بۆ کۆنگرەی نەتەوەیی سەردانی بزوتنەوەی گۆڕانیان کرد لە شاری سلێمانی و هەر لەو سەردانەیاندا مەزاری نەوشیروان مستەفایان بەسەر کردەوە. کامەران بەرواری ئەندامی شاندەکە لەسەر گڵکۆی نەوشیروان مستەفا ڕایگەیاند لە دەستدانی نەوشیروان مستەفا خەسارەتێکی گەورەیە بۆ گەلی کورد. ئەو خاوەنی کەسایەتێکی بەرز و بەڕەوشت و بەهەڵوێز بوو. لە هەموو ساتە ساختەکانی ژیانیدا هەڵوێستی هەبووە. وتیشی نەوشیروان مستەفا لە یەک کاتدا خەباتی دژی دوژمن و گەندەڵی کردووە. ئەمەش کارێکی گرنگ و مەزنە. هەروەها هەموو پروپاگەندانەی دژی دەکران بۆ ئەوەی ناوی پیس بکەن ئەو بەدڵێکی فراوانەوە وەری دەگرت و وەڵامی نەدەدایەوە چونکە دەیزانی کە کاتێک دەبێت مێژوو وەڵامی بداتەوە. پاشان شاندەکە لەگەڵ ئەندامانی باڵای بزوتنەوەی گۆڕان کۆبوونەوە لەسەر ئامانجی سەردانەکەیان کە یەکبوونی نەتەوەیی و هێنانە لای یەکی لایەنەکانە بۆ کۆدەنگی بەرامبەر پرسە نەتەوەیەکان. هەردوێنێ شاندەکەی کەنەکە لە شاری سلێمانی سەردانی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانی کرد و لەلایەن ئەندامانی دەستەی کارگێڕی یەکێتیەوە پێشوازیان لێکرا. تاهیر کەمالیزادە جێگری هاوسەرۆکانی کەنەکە لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیدا لە دوای کۆبوونەوەکەوتی کۆبوونەوەکەمان بۆ گفتوگۆکردن بوو لەسەر دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کوردستان کە ئێستا لە دۆخێکی مەترسیداردایە. هەر بۆیە ئێمە بۆ چارەسەری ئەو مەترسیانە و بۆ گفتوگۆکردن سەردانی لایەنەکان دەکەین و بۆ ئێمە هەموو کورد وەک یەکە و کوردستان یەکە. کەمالیزادە وتیشی دوای ئەوەی سەردانی هەموو لایەنەکانمان کرد لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیدا ڕاو بۆ چوونی هەموو حیزبەکان دەخینە ڕوو. ناوبراو لەبارەی ڕێفراندۆمەوتی ڕێفراندۆم ئیرادەی خەڵکی کوردستانە هەر بۆیە بۆ ڕێفراندۆم لەگەڵ حیزبەکان و هاوڵاتیان کۆدەبینەوە. شاندی کەنەکە پێکاتبوو لە تاهیر کەمالیزادە جێگری هاوسەرۆکانی کەنەکە دکتۆر کامەران بەرواری و پەروین عەزیز ئەندامانی دەستەی بەڕێوەبەری کەنەکە و فەرهاد دۆسکی ئەندامی کەنەکە. ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەشێک لە کوردستان و ئەو مەسایلێک کە لە کوردستان هەیە هێندە گفتوگۆمان کرد و ئەو مەترسیەکان و ئەو چاوەڕوانە ئەوەی کە چاوەڕوان دەکرێت دواتر دێتە پێشی ئەویشن هێندێک باس کرد. ئەمە کۆنگرەی نەتەوەی کوردستان هەمیشە کاریەوە بووە کە لە هەموو مەسایلێکیدا لە هەموو مەشاکلێکیدا خۆ بە شەریکی خەڵک ئەحزابی کوردی دەزانی خۆشەری بەشەکە لە نەتەوەی کورد و زۆرتری نەتەوەی کورد چاوی لە کۆنگرەی نەتەوەی کوردستانە. ئەمە بۆ ئەمە هەموو کورد هەریەکە هەموو کوردستان هەریەکە هەموو پارتیەکان بۆ ئەمە هەموو جێ حورمەتن وەک لێرەش بەحەزکەن ئەمە ئەوەلین دیدارمان هاتووە لە خزمەتەوە بە ڕێزانەی نەکە بەڕاستیە بە ساڵانە لە بنیادنانەوەی کۆنگرەی نەتەوەی کوردستانیش یەکێتی نیشتیمانی کوردستان چالاکانە بەشداری کردووە پشتیوانمان بوونەوە. ئەوە بۆمە ئومێدێک بوو کە ئەمە لێر ڕاکە لە دیارە لە ئەوروپا یەکسەر هاتوونەتە ئێرە ئەمە بێنە خزمەتەوان. ئەمە دیارە یەک مانگ دانیشتن دەبی لەگەڵ هەموو حیزبەکان دەچین زیارەتیان دەکەین ئەوە حیزبەکان بۆمە هەموو بەڵێ بینرانی هێژا و شاندە باڵای کۆنگرەی نەتەوەی کوردستان کە سەردانی باشووری کوردستانیان کردبوو بە پێی ئەو زانیاریاری و ئەو ڕاپۆرتانی کە باسی لێوە دەکرێت ئەوان بڕیاریان داوە کە لە مانجی ئایندەیە 2 بۆ 3 ڕۆژ وەک کۆنگرەیەکی ڕاوێژکاری ببەستن لەسەر ئەو دۆخی کە ئێستاکە باشووری کوردستان پێیدا تێپەڕ دەبێت بۆ لەیەکتر نزیکردنەوەی سەرجەم لایەنە سیاسیەکان لە سەرجەم پارچەکانی کوردستان لە باکوور باشوور ڕۆژهەڵات و ڕۆژاوای کوردستان. ئێمە دەمانویست لەگەڵ یەکێک لە ئەندامانی شاندە باڵاکەی کۆنگرەی نەتەوەی کوردستانە قسە بکەین بەڵام پێدەچێت بەهۆی ئەو
کێشەی تەکنیکی لە پەیوەندیەکاندا نەتوانرا بێت لە باشووری کوردستاندا ئەو پەیوەندیە بەدەست بێنین. ئێمە دەمانویست ئەو زانیاریانە لە دەمی خۆیانەوە بیستین ئایا ئامانجیان لەو سەردانیکردنە چییە؟ بەڵێ ئێستاکە بەڕێز پەروین عەزیز ئەندامی دەستەی بەڕێوەبەری کەنەکە لە ڕێی هێڵی تەلەفۆنەوە لەگەڵمانە. بەڕێز پەروین ئەم کاتە باش و ئەمانەوێت لەسەر دەستپێشخەریەکەتان بۆ بەستنی کۆنگری نەتەوەی زیاتر بۆمان بدوێن ئەو دەستپێشخەریەتان لە چ چوارچێوەیەکدایە؟ سەرچاوم هەموو کاتێکی ئێوەش و بینەرانیش و بیسەرانیش باش دیارە دەستپێشخەری کۆنگرەی نەتەوەی کوردستان لە پاش ئەو هەموو پێشنیارانەی کە پێشکەشی کرا لە کۆبوونەوەی ساڵانەی خۆیەوە لە کۆبوونەوەی جواتی ساڵانەیە لە کۆبوونەوەی ڕاوێژکاریەکانێکە لە باشووری کوردستان و لە بەشەکانی تری کوردستان کۆڕ و سیمیناری کردووە گەلی خۆمان داوای لە ئێمە کردووە کە هەستین بۆ بەرپرسیارەتی و ئەو پێشنیارە بخەینە بەردەمی لایەنە بەرپرسەکان لە هەر چوار پارچەی کوردستان. بەڵێ بەڕێز پەروین ئێوە پێشتریش دەست پێشخەری لەو شێوێتان کردووە بەڵام بە ئامانج نەگەیشت بوو یا جۆرێک کێشەی بۆ هاتووە پێش چاوەڕێ دەکەن بەر لە ئەو بەرچاوگرتنی ئەو دۆخی ئێستای لە کوردستاندا هەیە دیدارەکانی ئەم جارەتان چۆن بێت و گرنگی بەدەستخستنی ئەنجامەکان چی دەبن؟ بەڵێ دیارە ئەم کارەمان جیاوازێکی هەیە لەگەڵ کارەکانی پێشووترا لەبەرەوە ئێمە داوای بڕیاردان لە گەلەکەین کە بڕیاری کۆنگرەمان نایەوە بڕیاری کۆبوونەوەیەکی ڕاوێژکاریمان ناوە وە گەل پێویستەوە لایەنەکان پێویستە لەو کۆبوونەوەیان بڕیاری خۆیان بن و ئێستا هەلوو مەرج جیاوازترە لە جاران و لە ساڵانی پێشوو جیاوازترە پێمان وایە ئێستا کورد لە بەردەم بەرپرسیارەتێکی گەورەتردایەوە لە ژێر هەڕەشەیەکی گەورەتریشدایە و ئەتوانین بڵێن هەلوو مەرجەکان لە ئاستی نێودەوڵەتیدا بۆ گەلی کورد لە باترێکە بتوانێت سود لەم فرسەتە وەربگرێ و واتیانێکی استراتیژی بۆ خۆمان دروستکەین لە داهاتوودا. دەربارەی پرسیاریشی کە بگورە بەدەمهاتوو لایەنەکان چۆنا ئەتوانم بڵێم جیاوازیەک هەیە لەگەڵ جارەکانی کە زۆر لایەن هەبووە کە هەموو کاتێ بە حماسەت و دڵسۆزیەوە سێدی خۆیان گرتووە ئەم جارە ئەتوانم بڵێم ئەوەیشی کە ئەگەر پێشتر کڵەنیەوەیەکی هەبوو بێ ئەم جارە گەرم و گۆترە ئومێدمان هەیە کە کارەکەمان سەر بگرێ. بەڵێ جگە لە باشووری کوردستان ئێوە پلانتان هەیە سەردانی بۆ نمونە ڕۆژاوای کوردستانی ئەوە نیە لایەنەکانی دیکەی بەشەکانی تری کوردستان بکەن؟ بەڵێ بە دڵنیاییەوە بەداخەوە کە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان وەکو خۆمان ناتوانین بە لێژنە بڕۆین وەکو ئەو شاندەی کە دەستنیشان کراوە بە سەرۆکایەتی تاییدی کەمالیزادە ئێمە تەنها بۆ ڕۆژهەڵات ناتوانین دیارە نوێنەرایەتی خەڵکی ڕۆژهەڵات بەهۆی حیزب ئۆپۆزیسیۆنەکان لە باشووری کوردستان ئەبینین و پێشتریش ئەتوانم بڵێم قسەیان لێ وەرگیراوە پێشبینیمان هەیە و تا ڕادەیە دڵنیاشی لەوەی کە بەشداریەتی کارایان ئەبێ بەڵام بۆ باکووری کوردستان و بۆ ڕۆژئاوای کوردستان بەڵێ پلانی ئێمە هەیە ئەگەر ئێمەش نتوانین بڕۆینە لای ئەوان نوێنەرایەتی خۆیان ئەنێرنە باشووری کوردستان و ئێمە هیچ جیاوازێک لە بین هیچ پارچەیەکی کوردستانە ناکەین و هیچ لایەنێکیش لە دەرەوەی پلانی ئێمەدا نییە ئێمە بە خێراتنی هەموو کەسێکەکەین و ئەرکی خۆیانە کە بەشدار بن لەم کارە خۆشبەختانە هەتا ئێستا ئەوەی کە ئێمە بزانین بەدەمەوە هاتنێکی باشەیە. بەڵێ بەڕێز پەروینەوە باستان لە کۆبوونەوەی یا کۆنگرێکی ڕاوێژکاری کرد ئەو کۆنگرە و کۆبوونەوە ڕاوێژکاریە ئێوە وەکوی کە پلانێکتان بۆ دانابوو پێشبینیەکرێت وەکو پلانەکە بڕوات بەڕێوە لە مانجی ئەنگەیە؟ ئێمە ئومێد دەبەخشین کە نەگاتە ماوەی مانگێکی کە کارەکەمان سەر بگرێت لەبەرەوەی بەپێی ئەو سەختیەکەی کە کردبوومان قۆناغەکان بەپێی پلانی خۆمان ئەبڕیا هەندێک کارمان هەیە بە بۆنی مانگی ڕەمەزانەوە ڕەنگە تەنها سەردانەکان بتوانین لە مانگیا بکەین بەڵام کاتمان لەبەردەمایە بەڵێ ئێمە پلانی خۆمان بە ئومێدی خوا و بە هیمەتی گەلی خۆمان جێبەجێەکەین. بەڵێ وەکو پەیامێکتان بۆ ئەو لایەنانەی کە سەردانتان کردوون ئەوان پێشوازیکردن لەو پەیامی ئێوە چی بووە؟ ئێمە جێگەی ڕێز و پێزانینە کە تا ئێستا ئێمە تەنها سەردانیەکی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕانمان کردووە لە شاری سلێمانی ئەمڕۆ لە هەولێری پایتەختین کە بەنیازی کۆمەڵی دیداریترین لەم ڕۆژانە دیدارەکانمان ئەکەین و هەروەکو چۆن مێژوو خۆیان بە ئاشکرا دەستنیشان کردووە ئەو دوو لایەنە زۆر بەرپرسیارانە مامەڵیان لەگەڵ
کردو بە هەموو شێوە پشتگیری خۆیان بۆ چالاکیەکە دەربڕیوە و بەشداری کارایانە بێت. بەڵێ بەڕێز پەروین عەزیز ئەندامی دەستەی بەڕێوەبەری کەنەکە، سپاس بۆ بەشداریتان، سپاس بۆ زانیاریانی کە بە ئێمەتان بە. سپاس بۆ ئێوەش بەرکەوتوو بن. زۆر سپاس. بەڵێ بینەرانی هێژار لە باشووری کوردستانەوە ڕوو دەکەینە ڕۆژاوای کوردستان و باکووری سووریا لە بەردەوامی ئۆپراسیۆنی ڕزگارکردنی ڕەقا شەڕوانان چوونە گەڕەکێکی دیکە و ڕۆژهەڵاتی ڕەقە و دەیان هاوڵاتیان ڕزگار کرد. بە پێی زانیاریەکانی ئاژانسی هەوار ئەمڕۆ لە هەشتمین ڕۆژی ئۆپراسیۆنی ڕزگارکردنی ڕەقا لەلایەن شەڕوانانی هێزەکانی سووریای دیموکراتیەوە شەڕوانان چوونە گەڕەکێکی دیکەی ڕۆژهەڵاتی شارەکە. هەروەها شەڕوانان ژمارێکی زۆری هاوڵاتیان لە گەڕەکەکانی پیشەسازیەوە حەتینیان ڕزگار کردو و گواستویانەتەوە بۆ شوێنە ئارامەکان و شەڕێکی سەخت تا ئێستا لە شارەکە بەردەوامە. چەتەکانی داعش لە گەڕێکی پیشەسازی ڕەقا هێرشیان کردوتە سەرسەنگەری شەڕوانانی هەسەدە و شەڕێکی قورس لە نێوان شەڕوانان و چەتەکاندا ڕوویداوە. لە ئەنجامدا 5 چەتەی داعش کوژران و 2 ئۆتۆمبیلی بۆ ڕێژکراوی چەتەکانی شتێکشکێنراون. جێگەی ئاماژەیەکە لە قۆڵی ڕۆژاواشەوە لە ئێستادا شەڕێکی قورس بەڕێوە دەچێت بۆ ڕزگارکردنی گەڕێکی حەتین بە هۆی تەقینەوەی مینی چێنراوی چەتەکان 3 شەڕوانی هێزەکانی سووریای دیموکرات گیانیان بەخت کردو و 5 شەڕوانی دیکە بریندار بوون. أول شو صار معك؟ يعني عجل شوي. يلا. خشي له بەڵێ بینرانی هێژا بۆ زیاتر زانیاری وەرگرتن بەڕێز ڕێبوار پێرخدریان ڕۆژنامەوان لە ڕۆژاوای کوردستانەوە لەگەڵماندا. بەڕێز ڕێبوار ئەم کاتتان باش و ئەگەر لای ئێوە دوایین زانیاری هەبێت لەسەر ئۆپراسیۆنی ڕەقا چییە بە ئێمە و بە بینەرانی ڕابگەێنن؟ ئەم کاتێ ئێوە بینەرانی هێژای فریدۆم تیڤی باش بەڵێ هەروە خۆتان ئاگادارن لە دۆسێکە ئێوەیشە زانرا ئۆپراسیۆنی ڕزگارکردنی ڕەقا یا ئۆپراسیۆنی شەڕی گەورە هەر لە هەردوو قۆڵی ڕۆژاوای ڕەقە و لە ڕۆژهەڵاتی ڕەقەوە دەستی پێکردووە و بەرەو ناوەندی شاری ڕەقە لە پێشڕەویدان شەڕوانان دوێنێ گوندی سەحێڵ لە باشووری ڕۆژاوای ڕەقا لە ملی ڕۆژاوا هاتەتە ڕزگارکردن لەلایەن شەڕوانانی هێزەکانی سووریای دیموکراتیک قەسەدەوە. هەروەها لە ملی ڕۆژهەڵاتیشەوە ئۆپراسیۆن بەردەوامە دوێنە چەتەکانی داعش هێرشی تاغ یا منتەقەی پیشەسازیان کردووە. 3 جار تازە ڕەهاتێتە ڕزگارکردن لەلایەن شەڕوانانەوە، 3 جار چەند جار 2 تا 3 جار هێرشی ئەو گەڕەکەیان کردووە و ویستویانەتی دووبارە داگیری بکەنەوە، بەڵام لەلایەن شەڕوانانی هێزەکانی سووریای دیموکراتیکەوە بەرپەش درانەتەوە و لە ئاکامدا زیاتر لە 5 دانە لە چەتە کوژراون و لاشەکانیان لە دەستی شەڕوانانی هێزەکانی سووریای دیموکراتیکدان. هەروەها لە تاغی ڕۆمانی خەباتی خاوێنکردنەوەی چەک و تاقەمەنی کە مینی چێنراوەکان کە لەلایەن چەتەکانی داعشەوە چێنراون لە ناو بازارەکانە لەلایەن شەڕوانانەوە ڕزگار دەکرێن. ئۆپراسیۆنەکە بە موڕاڵ و جۆش و هەیەجانێکی زۆرەوە بەرەو ناوەندی شاری ڕەقە بەردەوامە. شەڕوانان فقط ئاستەنگێکی هەرە گەورە لە پێش ئۆپراسیۆنی شەڕوانانە 2 ئاستەنگی گەورە هەیە. یەکێ ئاستەنگی ئەو خەڵکی سەڤیلە ئەو خەڵکە مەدەنیانەکە لە ناو شارەکاندا لە دەستی چەتەکاندا و چەتەکان وەکو مڕتاڵی زندوو بەکاریان دێنن بە خاتر پارێزوانیکردن لەو مەدەنیانە. ئۆپراسیۆنەکە وەکو شێوان وەکو ئەو جۆرەکە پێویستە ناچێتە پێشەوە، ئەوش بە خاترەوە کە شەڕوانان ئەیانەوێت دەست بپارێزن کە خەڵکی سەڤیل نەبن بە قوربانی. لەلایەکی دیکەیشەوە چۆن نەزانی ڕەقە ناوەندێکی گرینگە بۆ چەتەکانی داعش بە هەموو هێزی خۆیانەوە بەتایبەت بە ئەو هێزانەی کە
وەکو خۆکوژ ناویان لێ دەکەن و ئامادەی فیداکاری خۆکوژی لەلایەن چێتەکانەوە هەروەها بە ماشینی زرێهی ئێمە و ماشینی بۆ مرێژکرا و هێرشی زۆر سەر ئەو تاغ ڕزگارە کراوەکانی ئەو تاغێلەکە شەڕی تیا بەردەوامە هێرش دەکرێت بەتایبەت پاراستنی سڤیل لەلایەن شەڕوانان وەکو هێڵی سوورە و بەخاتر ئەوەیشە نایانەوێت هیچ قوربانیەک لەلایەن هێزەکانی سووری دموکراتیکەوە لەلایەن ئەو شەڕ پێش بێت بەخاتر ئەوە شەڕەکە بە ئارامی دەچێتە پێشەوە و شەڕ بمراوە جۆشێکی مەزنیشەوە شەڕوانان تەب لێ شەڕ دەبن و بەرپەرچی هێرشی چەتەکانی داعش دەبنەوە. بەڵێ بیستم ئەو بپرسم بەڕێز ڕێبوار جگە لە ئەو ئۆپراسیۆنی کە لە ڕقا هەیە بۆ ڕزگارکردنی ئەو شارە لە باکووری سووریاش یا بڵین لە ناوچەی حەڵەبیش چەتەکانی سەر بە تورکیا جۆرێک لە هێرشیان هەیە بۆ سەر ئەو ناوچانەی کە خەڵکی مەدەنیتیایە و تەنانەت بۆ ئەو ناوچانەی کە تەنانەت باخ و چێڵگە کشتتوکاڵەکانیشی لێە ئەگەر ئێوە باسێک لەوە بکەن دوێنێک شەڕوانان لەوێ بەرپەرچێکی ئەو چەتانشیاندا بۆوانەیە کە چەند گول لە هاوەنێکیان ئاڕاستەی ئەو ناوچانە کردهبوو کە تێیدا چەند چەتەیەکیشی تێدا کوژرا بوو ئەگەر زانیاری زیاتر لای ئێوە هەبێت لەسەر ئەو خۆتان فرموتان کە هێرشی چەتەکانی تورکیە بەتایبەت بەناو چەتەکانی تورکیەوە لە بەڕاستی خودی سەرباز و ئەسکەرەکانی تورکیەن کە بەجلی چەتەکانی تورکیە لە ناوچە ڕزگارکراوەکانی شەهبا و لە کانتۆنی هەم لە ناوچە ڕزگارکراوەکانی شەهبا و هەم لە کانتۆنی عەفرین و هەم لە ئەو شوێنانەی محافظەی حەڵب شەڕ هێرشی هەم ناوچە ڕزگارکراوەکانەکەن هەم هێرشی چەپەری شەڕوانان دەکەن لە ئەو ئاخر گوندەکانە کە لەلایەن شەڕوانانەوە لەدە چەتەکان ڕزگارکراوە هەم هێرشی ئەوان دەکەن هەم هێرشی گوندنشینان و ئەو کەشاوەرزێنە کە لەسەر باخ و زەوی و مڵکی خۆیان خەریکی کاری کەشاوەرزی و چاندنین هێرشی ئەوان دەکەن هەروە شەڕوانانیش بەتوندی بەرپرسی ئەم هێرشانەیان داوەتەوە و لە چەندین نقطەی جیاوازەوە هێرش پێکاتوە و شەڕوانان بەرپرسیان داوەتەوە کە لە ئاکامە 28 چەتەی سەر بە تورکیا کوژراون و لاشەکانیان دەست شەڕوانان و بەدەیانی دیکەش بریندار بوونە لە ئاکامدا مەجبور بە پاشەکشێ بوونە و نەیانتوانیوە بەرخۆ بدەن و هێرشەکانیان بەردەوام بکەن. بەڵێ بەڕێز ڕێبوار وەک دوایین پرسم یا وەکەوەی کە بپرسم لەسەر دوایین زانیاریەکان چی لە ڕۆژەوی ڕۆژئاوا و باکووری سووریادا هەیە بۆ ئێمە بۆ بینەرانی بگوازیتەوە وەکو دوایین پرسمان بەڕاستی ڕۆژەف لێرە ڕۆژەف زۆرە یعنی لێرە سیستمێک خەریکە ئاوا کراوە خەریکە بەرەو پێش دەچێت لە هەر ملێکەوە بگریت چتکێلێکی نوێ و وەکو چتکێلێکی نوێ و تازە دێتە پێشەوە بەڵام بەگشتی مرۆڤ ئەتوانێت بە خاڵی سەرنجڕاکش ئەوە بێنێت بیڵێکە لێرە لە هەر هەم مەجلیسی سووریە دیموکراتیک بۆ مەسەدا بۆ حازرکاریەکە بۆ پێشەڕۆژی ڕقا بۆ ئاواکردنەوەی ئەو شارە بۆ بەڕێخستنکردنی ئەو شارە هەروە خەریکن کومێتە لێ دامەزرێنن لە ئەنواع کومێتەکان بۆ بنیادنانی و ئاواکردنەوە و بەڕێخستنکردنی ناو شارەکە لە ئەسرع وەختا کە بەدەستی شەڕوانان ڕزگار بکرێ و ئەو گوندانەی کە لە ماوەی پێشێ لە ئۆپراسیۆنی ڕزگارکردنی ڕقەدا ڕزگارکرابوون ئەو گوندانەش خەریکە بەڕێخستن دەکرێن خەریکە ئەو شوێنێک کە خەسارەی لێکەوە خەریکە یانێ کومێتێلێک دابینکراوە بۆ بەڕێخستنکردن و بۆ ئاوەدانکردنەوەی ئەو گوندانە بۆ ئەو گوندانە و بۆ ئەوەی کە مەجلیس و کومێن دروست بکرێت ئەو پێشوازێکی زۆر باشی لێکرێت لە مەندەقەی گوندەکانی دەوروبەری ڕقا هەروەها ئیدارەی خۆسەری دموکراتیکیش بەردەوام کار و خەباتی خۆی بۆ بەرەو پێشبنی کۆمەڵگایەکی دموکراتیک لە ڕۆژاوای کوردستانە بەردەوامە و
هەموو سازیەکان خەریکن بۆ بەڕێ خستنکردن بۆ بنیادنانی سیستمێک بۆ بنیادنانی کۆمەڵگایەکی نمونە کە بەرچاوی لەبێ لە دنیاە لەسەر ژیانێکی هاوبەش و پێکۆشیانی گەلان ئەو سیستمە بەردەوامە لەلایەن خۆسەری دموکراتیک و هەروەها لەلایەن مەجلیسی فدراڵی باکووری سووریەوە باکووری سووریەوە خەبات و تێکۆشان بەردەوامە بۆ دانەناسان و چۆنێتی بردنەپێشی مەجلیسی فدراڵی چۆنێتی کاراکردنەوەی کاراکردنی لەناو کۆمەڵگاوە هەروەها لەلایەکی دیکەشەوە لێرە ڕۆژاوای کوردستان بۆتە ناوەندێک کە تر وەک ناوەندێک ئیتمینانکراوە کە دێن لایەنە سووریەکان دێنە ڕۆژاوای کوردستان و لەگەڵ مەجلیسی سووریای دموکراتیکە لەگەڵ مەجلیسی فدراڵی دموکراتیکی باکووری سووریا و هەروەها لەگەڵ ڕێوەبەرانی ڕێوەبەری خۆسەری دموکراتیکە بەحس و گفتوگۆ لەسەر پێشەڕۆژی سووریا و پێشەڕۆژی ڕۆژاوا و بە دموکراسیکردنی سووریا دەکرێت لەسەر ئەم بابەتەی شاندێکی ئۆپۆزیسیۆنی سووریا چەند ڕۆژی گرابردوو سەردانی ڕۆژاوایان کرد و بە چڕ و پڕی کۆبوونەوە ڕوونیشاندن لەگەڵ هەم مەجلیسی سووریای دموکراتی هەم مەجلیسی فدراڵی هەم ئیدارەی ذاتی خۆبەڕێوەبەری دموکراتی کرا و بەحسی ڕۆژاوای کوردستان بە پێشەڕۆژی سووریای دموکراتیک بۆ چۆنێتی دموکراتیزەکردنی سووریا کەوتە بەرمژار و گفتوگۆ و زۆر پێشوازیش کرا لە بینینی هەر مات و حەیران بوو لە بینینی ئەو سیستمەکە لە ڕۆژاوای کوردستانە دامەزراوە ئەو چۆنێتی بەڕێوەبردننی ناوشارە و چۆنێتی پاراستن و ماف و دابینکردنی هەموو ماف و داخوازی پێکاتەکانی ناو ڕۆژاوا بەڕاستی ئەو هەیەتە سەرسام بوون و سەرسامبوونی خۆشیان ئەلەنەن هێنا زمان و هەروەها هێرشەکانی دەوڵەتی داگیرکەری تورکیە بۆ سەر ڕۆژاوای کوردستان و باکووری سووریا لەلایەن ئۆپۆزیسیۆنی سووریا و ئەو هەیەتۆ کە هاتوو لێرە بە توندی شەرمەزار کرا وەکو داگیرکەری ناولێکرا هەروەها بانگەوازی کەنەکە بۆ بەسلاح هین بۆ بەڕێوەچوونی کۆنگرێنەتەوەیی لایەن پارت و لایەنە سیاسیەکانی ڕۆژاوای کوردستانەوە پێشوازی لێکراوە هەروەها هاوسەرۆکی یەکێتی دموکراتی پارتی یەکێتی دموکراتی ساڵح مسلمیش ئەمڕۆ داخوانێکی داوە کە هەر شتێک هەر کارێک لەسەر شانی ئێمە بکرێت بۆ بەڕێوەچوونی کۆنگرێنەتەوەی ئێمە حازرین بەگیان و بەدڵ حازرین و هەر شتێکێک لەسەر شانی ئێمە ئەنجامی ئەدەین ئەوە دیارەترین شتێکە بوو کە بتوانم مەسەڵەن لەسەر ڕۆژاوا بهێن بەسەر زمان. بەڵێ بەڕێز ڕێبوار پیرخدریان ڕۆژنامەوان لە ڕۆژاوای کوردستانەوە سپاس بۆ و زانیاریانی کە داد بە ئێمە سپاس بۆ بەشداریکردنتان. سپاس بۆ ئێوەش. زۆر سپاس دەکەن. بەڵێ بینرانی ێژا بەم شێوەیە ئاکتوێلی ئەم جارەمان پێشکەشکردن ئێوە شار دەمێنن لە شاد و خۆشیدا.